بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوانێ. ڕۆژی چامپیۆنز لیگە کۆتاییاری قۆناغی کۆمەڵەکان کۆمەڵ یەکەم تا چوارەم یاریەکانی خۆیان ئەنجام دەدەن. کۆمەڵ یاری تایبەتمەند لە یاریەکانی ئەمڕۆیە هەیە کە هەمووان بە تامەزرۆییەوە چاوەڕێی ئەنجامدانی دەکەین. کۆمەڵی هەڵسەنگاندنی جیاوازە، دوو یاری لوتکە و بەهێز کە یارییان تایبەتمەندە بۆی کە چارەنووسی پێشەنجی گروپێک یەکلا بێتوانێت لە نێوان ڕکابەرێکی ئیسپانی و ڕکابەرێکی ئیتاڵی و هەروەها یارەکەی دیکەشیان کە لە نێوان ئەریک تین هاگ و تۆماس تۆخێڵ مانچستەر یونایتد بایر مونیخ کەویش بە هەمان شێوە یاریکی تایبەتمەندە و یاریەکە کە چارەنووسی مانچستەر یونایتدی پێوە بەندە لەوەی کە ئایا ئەم تیپە چانسیەوەی دەمێنێ بە گەیشتن بۆ قۆناغی داهاتوو چونکە خۆتان دەزانن مانچستەر یونایتد نەک تەنها بردنەوەی خۆی بەڵکو دەبێت چاوەڕێی ئەنجامی یاری نێوان گەڵەتەسەرای و کۆبناگرنیش کاکە بەڕێوە دەچن. پێشەوەی کە بچینە وردەکاری یاریەکەوانێ هەڵسەنگاندنێکی گشتی بۆ مانچستەر یونایتد و بایر مونیخ ئەکەین کە جیاوازێکی زۆرێت. تاوان خۆتان دەزانن ڕکابەریکردن لە پریمەر لیگ جیاوازە لە ڕکابەریکردن لە بۆنسلیگە. بە دیوێکی تر ئەگەرمانێ قسێکی واقعی ترکەین ڕکابەریکردنی یاخود بۆ نمونە بایرن لە ڕوبەڕبوونەوەی یانەکانی ئەڵمانیایە جیاوازە لە ڕکابەریکردنی مانچستەر یونایتد لەگەڵ یانەکانی ئینگلتەرایە. بانە لە توانای بایرن کەم بکەینەوەنێ نەک لە کەداری مانچستەر کەین، بەڵام واقعی بەم جۆرەیە مامەڵەکردنی مانچستەر ڕەنگە لە بۆنزلیگا وایە باشتر بێمە ئەوە نەبێت کە بۆ نمونەوەکو هێرشێک بۆ سەر بۆنزلیگایمە باسی چێم قسێ بکەین، ینی یا شەفاعەتێ بێ بۆ تینها کە ئێمە قسەی لەسەر بکەین. نا هیچ بارێ لەو بارانە نییە، بەڵام واقعیەتی و جۆرەیە کە مانچستەر یونایتد لە پریمەر لیگا لە دۆخێکی قورسا ڕکابەری دەکات بە پێچەوانەوە تۆماس تۆخێڵ و بایر مونیخ یاخود پێگاتی بایر مونیخ شتێکی جیاوازترە. بۆیە ناکرێت تۆ بەراوردکاری ئەنجامی خولی مانچستەر یونایتد بی بەراوردکاری بکەی بە ئەنجامی خولی بایر مونیخ، یا بۆ نمونە دۆڕانەکانی مانچستەر یونایتد لە پریمەر لیگا بەراوردی بکەی بە دۆڕانەکانی بایر مونیخ لە بۆنزلیگا. بەڵام بە کۆی گشتی بە وەرگرتنەوەی ئامارەکان بە گشتی ئەتوانین بڵین هەردووتی لە دۆخێکی باشدانین. چۆن لە دۆخێکی باشدانین؟ ئەسە من پێ دەڵێم چۆن. بایر مونیخ هەڵگری نازناوی ساڵی ڕابردووە، بەڵام ئەم ساڵ ئێستا ئەگەر یارە دواخراوەکەی خۆشی بێتەوە لیڤەرکوزن بە خاڵێ لە پێشێتی کێ وا قۆناغی یەکەم تەواو بێ. ئەم هەفتەیە ماوە لە بۆنزلیگا، دوام هەفتەیە قۆناغی یەکەم کۆتاییە لە بۆنزلیگا، کەواتە کە هەڵگری نازناوەکە پێشەنگی مۆرزەی نەگرت بێتەوانێ و ڕکابەرێکی نوێ دروست بووە پێشی کەوت بێ، کەواتە بایر مونیخ دۆخی تەندروست نییە. وەشکستی شیە بووە، یەکسانبوونی شیە بووە لە ڕکابەرەکەی نەبردۆتەوە کە لیڤەرکوزنە لە ناو یارگایان زەری ناشا لێی نەبردۆتەوە. کەواتە بەمە بۆمانە سەلمێ کە دۆخی بایر مونیخ تەندروست نییە. ڕاستە لە پلەی دووەمە، ڕاستە لەوەی کە نزیکە لە یەکەمەوانە، بەڵام پەیامەکەی وەی کە دۆخی تەندروست نییە. لە بەرامبەردا مانچستەر یونایتد بەچاو بەهێزی و ڕکابەری توانای پریمەر لیگ تاوکو ئێستا هەڵسەنگاندنی ئەنجامەکان بۆ مانچستەر یونایتد لە پریمەر لیگا خراپ نییە بەو جۆرە، بەڵکو ئەنجامەکانیشی باشە. بەڵام کێشەکە چییە؟ کێشەکە چییە لێرەدا بۆ مانچستەر یونایتد بۆ خراپە؟ سەرەتای وەرز لە شیکاری وەرزشی ئێمە وتمان بەرنامەکانمان دایم لەسەر ئەپدەیتە ڕۆی غەڵەتێکمان کرد بێ دام بە غەڵەتانین شتێکیشمان وت بێ ئەپدەیت یەکەینانە. سەر لە چێلسیا خەریکە دۆخەکەمان تێگەچێت کە وینە غەڵەت لەبارەی خوێندنەوەی چێلسی. بەڵام بۆ مانچستەر یونایتد وەرزی پێش دەستپێکی وەرز باسمان لە مانچستەر یونایتد کرد، ئەو ئەنجامەی تینهاگ لە وەرزی ڕابردوو هێنای مانچستەر یونایتد گەیشتە چامپیۆنز لیگ بە پلەی سێیەم وەختێکی زۆر زوو بوو، تەوقیتێکی زۆر زوو بوو، ئەرکێکی قورس لەسەر یونایتد و تینهاگ دروست دەکات. ئەوە تا پاش تێپەڕبوونی 16 هەفتە کاردانەوەکان دەبینن. خۆ مانچستەر یونایتد ئەوەنە خاڵی کەم نییە، ئەوەندە خاڵی کەم نییە ڕێژەکە بڵێ هێندەکەمە خاڵەکەی. ئەم هەفتەیە کە دۆڕانوێتی بە بۆڕماز جیاوازەکەی لەگەڵ ڕکابەرەکان تاوەزیای کردو، خاڵێکی باشی هێناوە لە چاو تیپەکانی دیکەیە.
بەڵام کێشەکە لە پریمەر لیگایە، کێشەکە لەو ئەنجامەیە کە وەرزی ڕابردوو مانچستەر یونایتد هێناوێتی. بیرکردنەوەکان سەبارەت بە مانچستەر یونایتد و بۆی کە تۆ مانچستەری فێرگسۆن دەوێتەوانێت و تۆ مانچستەری ڕکابەری نازناوەکان دەوێتەوە تۆ مانچستەر تێ بگەڕێتەوە سەر ڕێچکەی بردنەوەکان بە تەدریجیە. گواردیۆلا هاتە پریمەر لیگ یەکەم ساڵ نازناوی نەبرد. کلۆپ هاو چەند ساڵێکی ویستا نازناوی پریمەر لیگی برد، بەڵام زوو نازناوی چامپیۆنز لیگی دەستەبەر کرد لەگەڵ ئەرکەکەیە وە گەیشتە یاری کۆتایی ئەوروپا لیگیش. ئێستا تینهاگ دووەم ساڵی کارکردنیەتی. ئەکرێ بڵێ وەکو دەرفەتی ڕاهێنان هێشتا دەرفەتەکە ماوە لە بەردەمی. ئەمە وەکو بواری هونەری من قسە دەکەم، وەکو بواری کاریگەڕی قسە دەکەم. بەڵام کێشە لە چوونە ناو تەفاسیلی ناو مانچستەر یونایتد ئەلەمە کێشە ڕوودەدات. ئەلێمە کە باس دەکەی ناچاری باز لەوە بکەی کە باز لە دوورخستنەوەی تیرهاک بکەی، باز لە گۆڕینی ڕانەر بکەی لە مانچستەر یونایتددا. بۆ لەبەرەوەی ناوەخنی مانچستەر یونایتد، ناوژووری خۆگۆڕینی مانچستەر یونایتد بەرە وێرانیە ڕوا. بەڵگە چییە؟ ئایا ئەمە ناحەزیە بەرامبەر بە تینهاک؟ نە، شتێکی حاشا هەڵنەگرە. بابەتەکان درێژ بۆتەوانێ. ناچارین کە بچینەوە سەری لە کریستیان ڕۆناڵدۆ دەستی پێکردووە، هاتوتە سەر چان سانچۆ و پێشتر دیخیا و شتەکان بەردەوامن لە مانچستەر یونایتد. وای لێ هاو گەیشتە ڕاگەیاندنەکانی سکای سپۆرت و دەیلی میرۆر و یعنی شتەکە قورس بۆ لە مانچستەر یونایتد، کەواتە ناوەخنی مانچستەر یونایتد تووشی داڕمان هاتووە. بۆیە کێشەکانی مانچستەر یونایتد هێندە بە گەورە سیر دەکرێت. بەڵام بایرن خۆ بایرنیش لە کێشەدایە. باسی لە چامپیۆنز لیگ ناکەم، لە چامپیۆنز لیگ ئەم دەرفەتەی خۆستەوە تۆ دیقەت دە. تۆ بایرن میونخ بۆ وەرە دەگری لە چامپیۆنز لیگ، بەڵێ یانەی بایرن یانەیەکی عملاقە، یانەیەکی بەهێزە و هەمیشە لە هەموو بەشدارکردنەکانی یەکێکە لە پاڵێوراوەکانی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ. ئەمە شتێکی حاشاڵنەگرێت لەسەر بایرن. بەڵام وەرە سری ئەنجامەکان و یاریەکانی بایرنکە. لەگەڵ مانچستەر یونایتد یاریگای ناو ئالیانزەرینا خۆتاناگاتان لێ بوو چی یاریەک بوو. 4-3 بردیەوانێ ئەنجامێکی خراپ. یاری گەڵەتەسەرای هەموو کە زەگەریارەکەی ناو گەڵەتەسەرای بینی بێ دەزانێت گەڵەتەسەرای چی یاریکی کە ڕاستە دۆڕە، بەڵام هەمووان دەیبینن. کۆبنهاگن یاری ناو کۆبنهاگنی لە کۆتاساتەکان بردەوانێ، یاری ناو یاریگای خۆی نەبردوێتەوانێ. ئەها بایرن لە کێشەدایە، بەڵام کە دەیباتەوە کێشەکان ون دەبن. بۆ کواڵیتی یاریزانەکانی بایرن بەرزترن، لێهاتووی یاریزانەکانی بایرن میونخ زیاترن، شکۆی ناوی بایرن میونخ گەورەترە. هەموو ئەم تایبەتمەندیانە وای کردووە کە کێشەکانی بایرن کەمتر دیار بێ. گرتنی لوتکەی ڕێزمەندی وای کردووە کە بایرن کێشەکانی گەورە کەمتر دەرکەوێت. ئەگنا باوەڕ بکەن، من بۆ پەڕی قەناعەتەوەم قسە دەکەم، بایرن میونخیش لەگەڵ تۆماس تۆخێل لە کێشەدایە، لە کێشەی گەورەشدایە. بەس چییە؟ ئەنجامەکان وا دەکەن کێشەکانی بایرن دەرنەکەوێت. ئێستا دیقەت دە، ئەگەر تینهاک مانگی ڕابردووە باشترین ڕانەری پریمەر لیگ دیاری کرا، ئەمە واتایەکی گەورەیە. ئەم مانگە کە دەستی پێکردوێتەوانێ هاتووە بەرامبەر بە بۆرنمۆس شکستێنی لە نێو یاریگای ئۆڵد ترافۆرد. ئەمە چی دەکا؟ ئەمە وا دەکات ناڵێ ئارامی بە تیپەکە تۆ دیار بێ. ئێکوالیتی تیپەکەی هەر بەو جۆرەیە، خۆی مسەبەبە لە کوالیتی تیپەکەی، چونکە بژاردەکانی خۆی کاریگەری دروست ناکەن. بژاردەکانی خۆی کاریگەری دروست ناکەن. پێداگر بووی لە هێنانی ئەنتۆنی بە 100 ملیۆن. کوا ئەنتۆنی لە مانچستەر یونایتدە کە تۆ دیتە مانچستەر یونایتد و 100 ملیۆنە پێدەدرێت، دەبێت یاریزانێکی تایبەتمەندی. بەڵام ئەمە هەڵی تینهاگە. ئۆنانا دێنیت بۆ شوێنی دیخیا کە بە بڕوای زۆرینەی هاندەرانی مانچستەر یونایتد دیخیا ئەفزەڵیەتیە بەسەر ئۆنانایە، تەنها لەبەرەوەی جوڵەی قاچەکانی هەرو جوڵەی قاچانە قوڕی کردو بەسەر مانچستەر یونایتددا چەندین یاری مانچستەر یونایتد کەوتۆتە هەڵەوە بەهۆی ئۆنانە. کوا ڕاسمەس هۆڵاندی هێناوە لە هالاند زیاتری پێدراوە، 12 یاریکرۆ لە پریمەر لیگ گۆڵی نەکردووە. کوا کاتێ تو یاریزانێ دەستنیشان دەکەی دەبێت کاریگەری بۆ دروستکە.
ڕیاڵ مەدرید بێلینگهام و برایم دیازی هێناوە، برایم دیاز چەند یاری لەسەر کورسیە دەگوێسە کە یاریەکە جیاوازی دروست دەکە. مانچستەر سیتی وەرزی ڕابردوو هالاند هێنا هەموو تۆپی پەیداگیر کرد. بایر مونیخ هاریکینی هێناوە هەموو گۆڵەکانی بایرن هاریکینە، زۆرینەی ئەنجامەکانی بایرن هاریکینە. کاریگەریە و یاریزانانەی کە تۆ دەستنیشانیەکەی ئەبێت دەرکەوێ بە تیپەکەتەوە کە دەرنەکەوت کەواتە خۆ بەرپرسیاری بڕیارە هەڵەکە خۆت داوتە. سانچۆ لە پێگاتەدا دەبڕی تاوکو ێستش باڵێکە نییە و بە بۆنێ ئەو ئاسی ڕاشفۆردیش دابازی و ڕاشفۆرد لە چوارچێوی ڕکابەری چۆتە دەرەوە بۆ مەترسی لەسەر پێگەکەی نییە. مەترسی ڕاستە دوو یاریەک ڕاشفۆردی دەگەکەی بەس کاتیون نییە، کاتیون نییە تۆ پێویستە بە توانای یاریزانەکانتە کە تۆ نەتوانی ئاسی ڕاشفۆرد بێنیتەوە ئاسی خۆی لوتکەی ئاستی بیتەوانێ کێشە لەلایەنی هونەریە. بەڵێ نەبوونی کاسمیرۆ کە لێنێکی گەورەی بۆوان سەرێتت سەرباقیەوەی کە لە چەند یاری ڕابردووتری کە یاری کرد پێشپێکانەکەی چەند هەڵەیەکی بچووکی کرد، بەڵام کاسمیرۆ یاریزانێکم هەڵانە ڕێک دەکاتەوە، توانای ڕێکردنەوەی هەڵەکانیە، بەڵام کێشەکانی مانچستەر زۆرن. بەڵام بەهەرحاڵ لەگەڵ هەموو ئەم کێشانە مانچستەر بۆ شکۆی خۆی بۆ هێمنبوونەوەی بارودۆخی بۆ هێمنکردنەوەی هاندەرانی یاریگا ئۆڵترافۆرد ئەم شەو لەگەڵ بایرنێکان ڕوبەڕوو دەبێتەوە کەویش بامان شێوەی کێشەی هەیە. تۆ سێویش بۆ بۆرمۆز دۆڕایی و 5-1 بە ئینتراخت فرانکفۆرت دۆڕاوە. ئەنجامی 5-1 بۆ بایرن زۆر قورسە. بڵێ بایرن 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک دۆڕاوە زۆر قورسە. ئەپێ ئەم هەلە خۆزی تۆ یعنی بۆ نمونە خۆ ئەم من قەت لەگەڵ هەرگیز بەراوردکردنی یاریان نیم بایر بە فرانکفۆرت دۆڕاوە بۆ من لە فرانکفۆرت بەقوتر نیم نه ئەمە بەراوردکار نییە بەس ئەکرێ دەرفەتێ بێ بۆ بیرکردنەوە، ئەکرێ ڕێگە چارەیە بێ بۆ دۆزینەوەی ڕێگەی سەرکەوتن. خۆمان سەرەتی دیاری ناو ئەلیانزەریناش ئاستێکی زۆر بەرزی پێشکەش کرد، بۆیە ئەکرێمان سەربیر لە سەرکەوتم کاتەوە بایرن بۆ تا لە ڕووی دەرونیۆم تیپە ڕێ بخاتەوە. هەفتەی داهاتوو لە پریمەرلیگ بەرامبەر بە لیڤەرپوڵ یاری وێ، دواتر یاری وەستام، دواتر یاری ئەستۆن ڤیلا، ئەکەویتە جێژاوێکی گەورەوەم هەموو دۆڕانە بە دواییەکە. دۆخەکە لە مانچستەر یونایتد بە تەواوی تێگەچێ لەبەرەوە ئەم شەو بە بڕوای من مانچستەر یونایتد لە خلالی ئەم دوو یاریەیە لەبەردەم دیاریکردنی داهاتووی ڕانەرەکەیەتی ناڵێم تین هاگ یەکسەر دوو دەخرێتەوە، بەڵام بەرە وێرانبوون دەڕوا مانچستەر یونایتد. تۆ حسێب بکە گەرەم شەو بایرن بدۆڕێنی دواتر لیڤەرپوڵ بدۆڕێنی بە چ دۆخێکەوە خۆ بۆ وێستام و ئەستۆن ڤیلا ئامادەکەی. دۆخەکە لە مانچستەر یونایتد زۆر زۆر تێگەچێت کە هەمان شتیش بۆ بایرن ڕاستە، بەڵام بایرن پشوویەتە سەر. بایرن کێشەی نییە، یەکەمی گروپەکە و گرتووە، ئەتە هەر چۆنێ بردوێتەوە تۆ هەنگاوی یەکەمە سەرکەوتوانە بڕیەوە تۆماس تۆخێڵ پێشەنگی گروپەکەی یەکلا کردوێتەوە، هیچ پێویستێکی بەنجامی میاریە نییە، تەنها وەکو گەشتێک تۆتە مانچستەر و بۆ مێژووی خۆی بەرامبەر بە مانچستەر یونایتد دیاریەکە. دەبەری یەکەمیشی یەکلا کردوێتەوە. لە بۆنزلیگاش تەنها یاریەکی ماوە، دوایەوە ئەم تیپێکەوێتە پشوانێ و مەجالێکی زۆریە، بەڵام مانچستەر چی لێ بەسەریە؟ مانچستەر ئەم یاریەکە دوای لیڤەرپوڵەکە دوایە بۆکسینگدەی دەست پێکا لە پریمەرلیگ. دوای هەفتەی داهاتوو بۆکسینگدەی دەست پێکا لە پێنجشەممەی داهاتوو، شەممە، دووشەممە، چوارشەممە، پێنجشەممە. مانچستەر ئەنجە دۆخە نەخوازراوەکە دەست پێکا، ئەنجە بارە قورسەکە دەست پێکا. لەبەرەوە زۆر گرنگە بۆ ڕاهێنەر، زۆر گرنگە بۆ تی پێشەوەی بکەوێتەوە حاڵەتە نەخوازراوە تیپەکەی ئامادە بکە و لەگەڵ ئامادە بێتەوە. بۆیە یاری بایرن و مانچستەر یونایتد من پێم وایە یاریی تاو تایبەتمەندە. ئەم شەو تەنها ڕوبەڕووبوونەوەی دوو ڕانەر نییە، تەنها ڕوبەڕووبوونەوەی تویانی گەورە نییە، بەڵکو ئەم شەو دوو ئامانجی تایبەتمەند لە نێو یاریگا ئۆڵترافۆردا ڕکابەری دەکەن و پەیوەستی شەبەوەی کە کاردانەوەی هاندەران و کاردانەوەی کارگەڕی یانەکان بەرامبەر بە داهاتووی هەر یەکێک لە ڕانەرەکان هەبێت، چونکە چەندە هاندەرانی مانچستەر یونایتد لە ئەنجامەکانی تین هاگ ناڕازین، هێندە لە ئەنجامەکانی تۆماس تۆخێڵ لەگەڵ بایرن مونیخ ناڕازین، چونکە بایرن لە لیگا پوکاڵیش ماڵاوای کردووە، سەرەتای وەرزش سوپەری ئەڵمانی لەدەست داوە، بۆیە دۆخی بایرنیش بە دۆخی مانچستەر یونایتد جیاوازیەکەی لەوەیە کە
ئەم لە پریمەرلیگا ڕکابەرەکە و لە بایر خاری ئەو لە ئەڵمانیا یاریەکە کە ڕکابەرەکان وەکو جارێکتر دووپاتێکەکەم ڕکابەرەکانی بایرن تا ڕادێک لەگەڵ ڕکابەرەکانی مانچستەر یونایتد لە پریمەرلیگ جیاوازیان هەیە ئەمە وای کردووە کە کێشەی بایر مونیخ کەمتر دەربکرێت. پێچەوی بچمە سەر ئینتەر میلان و لەگەڵ ڕیال سۆسیداد و تای جەدوەلی یاریەکان ئەگەر کۆمنت تێگاتی بێت وەڵامی بدەمەوانێ کاگاکۆ گیان سپاس بۆ تۆ کاگەڵمەت ئەڵێ تینهاگ ئەبێت واز لە عونسوری بێنێت تەنیا یاریزانی هۆڵندی و دەوری هۆڵندی نەگوازێتەوە. تێبینیەکی زۆر جوانە بەڵام دڵنیا بە لەوێ بژاردانەی تینهاگ بە تەنها نیە دەستە هونەرێکەشی لەگەڵایە بە کوی گشتی بڕوان وایە و دەبێت لە ئەنتۆنیەوانێ بڕیاریان باەکە یاریزانی خولی هۆڵندی مەرج نییە سەرکەوتوو بێت لە پرێمەر لیگە بەڵام ئەوە بڕیاری هونەری تینهاگ خۆیەتی و دڵنیا بەلەوەی لە سەرم بڕیارانە بەردەوام بێت هەڵی گەورە و گەورەتر ئەنجامەیە. کاک مەسوود سوپاس بۆ تۆش. کاگزگار ئەڵێ هیوام وایە مانچستەر یونایتد سەر نەکەوێت وەڵا باگەرێکی زۆر سەر ناکەوێت لەبەری مانچستەر خۆشی بیباتەوە لە بایر مونیخ پێویستی بە ئەنجامی ڤیاریاڵە پێویست بە ئەنجامی کۆپنهاگن و گەڵاتاسەرایە. کاکە ماریۆ کاکە سیامەند سوپاس بۆیەوە مامەسا داودی بەڕێز ئەڵێ مانچستەر بۆ یۆرۆلیگ تینهام بۆ هۆڵندا و مەنزڵی خۆی کاکەسان باسم لەوە کرد بایر مونیخیش لە چامپیۆنز لیگ ئاسی باش نەبووە نەخێر. کاکە شەهاب ئەڵێ هۆکاری ئازناجەگیری مانچستەر یونایتد تینهاگە باوەڕ بکە ئەگەر بچیتە سەر خاڵی مانچستەر یونایتد خاڵ زۆرە بەڵام ناکرێتەوە ئەنجامانی مانچستەر یونایتد دەبێت تینهاگی لەبەر پرسیار نەکەی. بەڵێ بژاردەکانی تینهاگ بۆ مانچستەر یونایتد خراپن کاریگەریان نییە کە ئەمەش کاریگەری نەبوو ئەو یاریزانانەی کە کڕاون ڕۆڵیان نەبوو و کێشە هەبوو لەگەڵ ڕۆناڵدۆ و لەگەڵ سانچۆ و لەگەڵ دیخیایە کاتە لایانی هونەری بەرپرسە لەم کێشانە. طبعاً تۆخێڵ ئەو زەختە زۆرەی لەسەر نییە و ئەنجامەکانیش ڕێگەیەن کە بۆ نمونە لە بۆنزیگا کابرا بیانوی پێ لە من دووەمم یەک خاڵ لە دوای یەکەمەکەم کارە دواخراوەکەم بەرمانێ ئێمە واقع لە چامپیۆنز لیگ بە یەکەمی کۆمەڵەکەم سەرکەوتم واقع پەستانەکان لەسەر کەمتر بێ. کاکە هونەرەڵێت تینهاگ شایانی دەرکردنەوە خولی ئینگلیزیە چێبڕچێکی بێزە و نزیک بۆ تۆ لە یەکەم و دووەم و سێمەگینا مانچستەر یونایتد زۆر خراپە و یاری زۆری دۆڕانەوە بەڵێ دۆخەکە بۆ مانچستەر یونایتد زۆر خراپە. کاگە ئەحمەد شێرزاد دەڵێ مانچستەر یونایتد سەرکەوێ بۆ قۆناغی 16 دڵنیا بە لەوەی ئەم تیپە گەورانە بگەنە قۆناغی 16 مەرکاتۆی زستانیان لە بەردەمە ڕەنگە نوێبوونەوەیکی باش ئەنجام دەن سەرکەوتن بۆ قۆناغی 16 کرێ مانچستەر یونایتد لە قۆناغی 16 جیاواز دەرکێ بەڵام کێشەکە لەوەیە سەرکەوتنەکەی زۆر لاوازە یعنی چانسی سەرکەوتنی مانچستەر یونایتد چانسێکە کە دوورە لە ئەگەری ڕوودانەوە. کاکە دیاریەڵی کێشەی مانچستەر یونایتد دەرونیە ڕاشفۆرد و ئەنتۆنی ئەنانێتیکی زۆر دەکەن پاس نادەیلان لە دواش ئۆنانە و ماگواریەک هەڵیان بەسە بۆی تاکۆتایی یارەکە هەڵە لەسەر هەڵە بیکەن. من لەگەڵ ڕەخنەگرتنی ماگوایرانی باوەڕ بکەن ماگوایر لە ناو ئەو منزومەی مانچستەر یونایتددا چێتان زۆر بەلاوە باش ئێستا چێتان زۆر بەلاوە باشە بیبەرە ناو ئەو پێگاتی مانچستەر یونایتد هەر شێتە بێ هەر یاری و یەکێ تاک دیفاعی ڕاستە هەر یاری و یەکێ تاک باڵی بەرگری چەپە هەر یاری و یەکێ ئیرتیکازە هەر یاری و یەکێ باڵی هێرش بەریە. دۆخی مانچستەر بەرپرس ماگوایری بەرپرس نییە یاریزانەکانی دیکە لی بەرپرسن. برۆنۆ فەرناندێز ئاستی هێزگار دابەزیوە لە مانچستەر یونایتد ئەو هەموو متمانە و سیقەی کە مانچستەر یونایتد بە برۆنۆ فەرناندێزەتی زۆر خراپ بەسەر مانچستەر یونایتددا کشاوەتانێ بەڵام لەگەڵ ئەوەدام لەگەڵ تێبینیەکانی سەر ئەنتۆنی و ڕاشفۆردم 100% وایە. کاکە گیان کاسمیرۆ تازە گەڕاوەتەوە نەخێر بۆم شەویاری ناکە کاکە بڕواش هەمان قسەیەمە دەکاتەوە لە ڕۆحیەت و لانی دەرونی لە مانچستەر باش نییە. کاکە سای دەڵێ پلانی تۆخەڵ گونجاوە بۆ بارن بە بڕوای من نەخێر بە بڕوای من نەخێر بەڵامی تر نازام ڕەنگە داهاتوشتی زۆر باش بێنە بەس من قەنەعاتم وان نییە گونجاو بێ بۆ بارن. کاگازا دەڵێ کۆتا ڕۆژەکانی تینهاگ نزیک بۆتەوە کاکە عەبدوڵڵا و گرێبەستانە بۆ سۆڵشار بکرایە زیاتری پێشکەشە کرد ئەم شەو مانیوی باتەوە تۆتنام واڵێ
دەستخۆشتیش بۆ تۆ کاک سەردار کاکە ڕامان تینهاگ دەبێت دەربکرێ زیدان ناتە ڕانەراتی مانسۆراتت لەوەوە سەر دەرکە کاکە حەسەد باسی ڕۆناڵدۆ کاتەوانێ میدیای جیهانی کاکە محەممەد میدیای جیهانی دەورێکی زۆریە لە سەراسیتی بەکانە گەربایرم 5 تا 5 یاریتر 5 بدۆڕە دو یاریکی مانی و چاوی ناخرێتە سەر کە 3-0 دۆڕێت تێبینێکی زۆر واقعیە و زۆر ڕاستیشە کاکە شکار تینهاگمان سەروناتیت شایان نییە کاک سەردار سواز بۆ تۆ مانی و سەر نەکەوێت کاک مسەفا ئەڵێ تینهاگ خۆی هۆکارە کاگێ من ئەڵێ دوو ڕایەنەری فاشلن سڵاو و ڕێز بۆوانی دیکە کاک جوتیار بەڵێ 100% غەدر لە سانچۆ دەکات تینهاگ کاکە هێمن بایرن ئەم سیاری کەماوە لەسەر تۆ خێڵەوەستن مانەوەی گرنتی نییە تا زووتر نەجاتیان بێ باشترە کاگە من بە بڕوای من ئەوە هاوڕێیانیش باس لە تۆخێڵ دەکەن لەوەی کە وەکو پێویست نییە کاکە کازیان ئەڵێ لە خولەکان غەدر لە خولی ئیتاڵی دەکەی ئەمە ڕەخنە نییە پێشنیارە کاکە کازیان باوەڕ بکە خولی ئیتاڵی گۆڕانی کەوتووی تیانە باسی ئینتەر میلانە کردومە باسی خراپی میلان و دوورخستنەوەی پیۆڵیە کردومە باسی یوڤی و ئەلێگریم کردووە باسی ڕۆمام کردووە کە ئامانجووە مشتێکم دەرخستووە گۆڕانێک نییە لە خولی ئیتالیا شتێکی بەرچاو نییە لە خولی ئیتالێک نا من خۆم هاندەری ئیتالیا من خۆم هاندەری خولی ئیتالیم خۆم بینەری خولی ئیتالیم کە گۆڕان نەبێ بەم نیو کاژمێری کە من هەمەیە و کاتانێک کە لە شاشە دەردەکەوم ئەو شتی کە گۆڕانە دەبێ من لەگەڵ بینەرا باسی بکەم ئەگنا بەپێی فەقەراتی خۆم لەسەر ئیتالیا وەستاوم قسەشم لەسەر ئیتالیا کردووە هەرخۆش شایدی ئەوم بۆی لەسەر ڕۆماش و میلانیش و ئینتەریش و یوڤیش قسەی تەواوم کردووە و لە سەرەتاشەوە پاش ڕۆشنی سپالەتی من باسم لێ کردوتم سپالەتی هیچ متمانێکی بە ناپۆلی نیە و ئەنجام بێنێتەوە بۆیە دەستبەردارێکەکەی بۆ باسی ناپۆلیشم بۆ کردوون و باسی ڕکابەرەکانی خۆلی ئیتالی لە یاری دێربی ئیتالیا یوڤیۆن تەرە بە تەواو باسم کردووە بۆیە کە گۆڕانی ڕوونەدات من ناتوانم بچمەوە سەری بەس هەر شتێک لە گۆڕانە بێ ناچارم من باسی بکەم دەچمە سەر یاریەکانی ئەم شەو لەگەڵ یا پێکەوە باسێک لە یاری ئینتەر میلان و ڕیال سۆسیدا دەکەین گەراوکارانم خشتەی یاریەکان تاوان لە بەشی خوارەوە دەست پێ دەکەم سالزبۆرگ و بەنفیکا یاری یعنی یاریکی بێئیسفادەیە بۆ هەردوو تیپ یاریکی تایبەتمەندمان هەیە لەم کۆمەڵەیە ئینتەر میلان لەسەر یاریگای جۆسێپی میاتسا میانداری لایەنەی ڕیال سۆسیدا دەکات تاوان ئینتەر دووەمی وەرزی ڕابردووی چامپیۆنز لیگە هەمووانی شایدی بۆیە زوو توانای ئینتەرێن لە یاری کۆتایی چامپیۆنز لیگی وەرزی ڕابردوو ئەم ساڵ ئینتەر میلان پلانەکەی بەو جۆرەیە کە هەمان دۆخی وەرزی ڕابردوو کە ڕاستە وەرزی ڕابردوو بە پلەی دووەم سەرکە و بەڵام دۆخەکەی باشتر هاوبەخت یاوەری بوو لە تیر و پشکەکەیە بەڵام ئەم ساڵ دەبێت لە ڕێگەی گرتنی پلەی یەکەمەوانێ خۆی لەو جێژاوی پلەی دووەمی لاغە هەر بەسیترین شت بۆ نمونە تۆ کاتێک کە پلەی یەکەمەگری لە قۆناغی شانزە خۆی لە ڕوبەڕووبوونەوەی بایرن لا دەبەی خۆی لە ڕوبەڕووبوونەوەی ڕیاڵ لا دەبەی خۆی لە ڕوبەڕووبوونەوەی بەرشلۆنە لا دەبەی پێکەنینتان نەیە خۆ لە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی لابی ئەها خۆ لە ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵی تیپی بەهێز و ناودار لا دەبەی ئەتەوێت ڕێگەیەکی باشتر هەڵبژێری ڕاستە کە ڕەنگە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی پاریس سەن ژەرمانی شەبێ کوێچێ لە ڕکابەرەکان بەڵام تۆ لەکوێ لە 6 بژاردەیەک بژاردەی بەقوەتە بێت لەکوێ تۆ دووەم بیت و لە 6 بژاردە 5 بژاردەی بەقوەتەیە بێ بەهێزەیە بێ بۆیە خاڵی جەوەری بۆ سیمۆنی ئینزاگی بۆیانەی ئینتەر میلان ئەوەی کە پێشکەشیان کردووە ئەو ئەنجامانەی کە وەرزی ڕابردوویە ناویانە بۆم تیپە گرنگجەکەی لەوەدایە کەم شۆ پێشەنگی گروپەکان بەرامبەر بە ڕیال سۆسیداد بگرن ڕیال سۆسیداد ڕکابەرێکی سادە نییە ڕکابەرێکی بەهێزە هیچەکە لەو تیپانەی ئیسپانیا کە چەند ساڵێکە ئاستی لوتکەی تۆپی پێ لە ئیسپانیا پێشکەش دەکات بە کۆمەڵە یاریزانی لاوانێ بەو یاریزانانەی کە ڕیال مەدرید و بەرشلۆنە بەدڵیان نییە بەو یاریزانەی کە دۆزەرەوەکانی خۆیان دەدۆزنەوە دێن تیپێک دروست دەکەن و ڕکابەری گەشتن بە چامپیۆنز لیگەکەن و لە جامەکانە دەتوان ڕکابەری بەرشلۆنە و ڕیال مەدرید کەن و جارجار لە خولەکانە دەتوان خاڵ لە بەرشلۆنە و ڕیال مەدرید وەربگرن کەواتە ڕیال سۆسیداد ئەکرێ وەکو تیپێکی نمونەی سیر بکرێ وەکو تیپێکی جوان سیر بکرێ وەکو تیپێکی بێز سیر بکرێ وەکو تیپێکی ناوازە سیر بکرێ وە گەیشتنیشی بە قۆناغی شانزە
تایبەتمەندیی گەورەیە بۆ ڕیال سۆسیداد چونکە لەم کۆمەڵەیە هەرێکە لە ئینتەر میلان و ڕیال سۆسیداد گەیشتنیان بە قۆناغی 16 چامپیۆنز لیگ یەکلا کردوێتەوە ئەوەی کەماوە تاوانەیە گرتنی پێشەنگی گروپە کە من پێم وایە گرتنی پێشەنگی گروپ بۆ ئینتەر میلان گرنگی زیاترە تا ڕیال سۆسیداد ڕاستە ڕیال سۆسیدادیش دەیەوێت پێشەنگی گروپەکە بگرێت ڕیال سۆسیدادیش چاوی لەوەیە هەرچۆنە بێ ئەمساڵ گەیشتن بە قۆناغی 16 دەستکەوتێکی گەورەیە بۆ ڕیال سۆسیداد جاوەرەم تیپە بگاتە قۆناغی هێشتی ئەمە تایبەتمەندیەکەی زیاترێ بێ بۆیە یاری ئینتەر میلان و ڕیال سۆسیداد ئەم شۆ بە بڕای من یاری لوتکەیە و ئینتەر میلان ئەم شۆ هەموو هەلێک بۆ خۆی دەڕەخسێنێت بۆی کە بتوانێت بە پێشەنگی گروپەکەی بگاتە قۆناغی داهاتوو یاری یۆنیۆن بەرلین و ڕیال مەدرید هیچ شتێکی ئەوتۆی لەسەر نەماوە ناپۆلی سپۆرتینگ براگا کە بامان شۆ ناپۆلی بە دووەمی گروپەکەی دێبگاتە قۆناغی داهاتوو ڕیال مەدرید یەکەمی یەکلا کردوەوە 15 خاڵی خۆی هێناوە لە نێوان یۆنیۆن بەرلین و سپۆرتینگ براگایەکێک لەم تیپانە بلیتێکی یۆرۆلیگ دەستەبەر دەکات لە کۆمەڵەی دووەم ئایندۆڤن و ئارسیناڵ کە ئارسناڵیش گەشتنی بە قۆناغی داهاتوو یەکلا کردوەوە پلەی یەکەمی گروپەکەی یەکلا کردوەوە واتە مشتێکی کۆتایی پێێناوە خود ئایندۆڤن پێم وابێ لە بەخوا لە کۆمەڵەی دووەما تۆزێ پێم وابێ ئەپدەیتەکەم هەڵەیە بە یەکسێریکەمانێت بە تەواو هەڵەنی متم بە نەکابەرەڵەکەم چونکە بیری گەڕانەوەکەی ئایندۆڤن نەماتەوە بەرامبەر ئیشبیلیە خەریب و لێم تێکەڵ بێ لەگەڵ ئارسناڵە ئارسناڵ یەکەمی یەکلا کردوەوە مشتێکی کۆتایی پێێناوە ئایندۆڤنیش لەم گروپە یعنی هەموو هەوڵێکی دەدا بووی لا هۆڵنداوە سەرکەوتنەکەی مستۆگەکە پلەی دووەم بە دەستەبەر بکات لانس بە هیوایەکی کەمەوە میوانداری لە ئیشبیلیە دەکات کە ئیشبیلیە بۆ گەشتن بە ئەوروپا لیگ ڕوبەڕووی لانس دەبێتەوە مانچستەر یونایتد و بایر مونیخ هەموو شتێکمان لەبارەوە باس کرد ئەم یاریەش یاری کۆپنهاگن و گاڵاتەسەرای ڕەنگە بە یاریی بچووک سیر بکرێت بەڵام باوەڕ بکەن یەکێکە لە هەرە تایبەتمەندیترین یاریەکان بۆ لەبەروی دوو تیپن کە هەردووچیان خاڵی بەهێزیان وەکو یەکوایە کە هەردووچیان شێواز یاریکردنیان لێک نزیکە کە هەردووچیان بە ئامانجێکی گەورە و بەشداری لاری ئەم شەواکەن چونکە ئەم لا هەچ کامێکیان براوە بن کۆپنهاگن و گاڵاتەسەرای هیچ پێویستیان بەنجامی مانچستەر یونایتد نییە لەگەڵ بایر مونیخ خاچیەکە بەڵکو پێیوەستە بە شکۆی خۆیانەوانێ لەوەی کە چۆن لەم یاریەدا مامەڵە دەکەن ئەوەی لە چامپیۆنز لیگ لەم قۆناغی کۆمەڵانەیە پێشکەشیان کردو چ گاڵاتەسەرای چ کۆپنهاگن دوو تیپی ناوازیان نیشان داوین و لوتکەی هێزی خۆیان نیشان داوین و لوتکەی ڕکابەریان نیشان داوین و هەردووچیان هیوایان هەیە بۆی بگەنە قۆناغی 16 یاری چوونی نێوان ئەم دوو تیپەش بەڵگەیە لەسەرەوەی کە ڕوبەڕووبوونەوەی کۆپنهاگن و گاڵاتەسەرای ڕوبەڕووبوونەوەیکی بەچێش ڕوبەڕووبوونەوەیکی تایبەتمەند دەبێت و هەردوو تیپەکەش لە مانچستەر یونایتد چانسیان زیاترە بۆی بگەنە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ بۆی بتوانن دووەم بلیتی ئەم گروپە ببڕن شان بەشانی بایر مونیخ گەشتن بە قۆناغی داهاتوو مسۆگەر بکەن و وەکو تا یاریش لە متاناشکرایە لەسەر یاریگای ئۆڵد ترافۆرد مانچستەر یونایتد میوانداری لە بایر مونیخ دەکات تا سبەی پێتان دەگەمەوە لە شیکاری وەرزشی واتان لەگەڵ